ڕکابەری و ململانەیە لە نێوان زانکۆکاندا لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. قوتابیانی هەر زانکۆیەک بەورەیەکی بەرز و بەهۆپەڕی بڕوا بەخۆبوونەوە دێنە سەر سەکۆی بەرنامە. بەڵام بەهۆی بوونی سترێسێکی زۆر و نەبوونی زانیاری لە کۆمەڵێک بابەت بە شێوەیەک دەکەونە تۆڕی کەتەگۆریەکان کە ڕزگاربوونیان مەحاڵە. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی ڕاپەڕین و زانکۆی تیشک بەریەک کەوتن. وەڕای ئەوەی هەردوو زانکۆ باباشی خۆیان ئامادە کرد بوو بۆ بەرنامەکە، بەڵام زۆر بەلاوازی دەستیان پێکرد بە شێوەیەک هەستر دەکرد کە هیچ کامیان خاڵ بەدەست ناهێنن. سەرەتا زانکۆی تیشک بەختی خۆی لە کەتەگۆریە زانستیەکان تاقی کردەوە، با پێچەوانەوە زانکۆی ڕاپەڕین ویستیان لە ڕووباری کەتەگۆریە دەبیەکان مەلەوانی خۆیان تاقی بکەنەوە. بۆ هەردووکیان بێسوود بوو، نەبەخت یاوەری زانکۆی تیشک بوو و زانکۆی ڕاپەڕینیش بۆی دەرکەوت کە مەلەوانێکی باش نییە. بۆیە استراتیژی هەردوو زانکۆ پێکچوو بەبێ پلان کەوتنە هەڵبژارنی کەتەگۆریەکان. تا چارەکی سەرەتای بەرنامەکە ڕەنگی سوور ستۆدیۆی بەرنامەکەی نەخشاند بوو. لە دوایەوە هەندێک ئومێدی خاڵ بەدەستێنان گەڕایەوە بۆ ستۆدیۆی بەرنامە و زانکۆی تیشک لەو تەلیسمە ترسا ڕزگاریان بوو. بەڵام زانکۆی ڕاپەڕین نەیتوانی بە دوای زانکۆی تیشک بکەوێت لە جێگای خۆیەوە تەنها تەماشای دەکرد. قۆناغی یەکەمی بەرنامەکە با 60 خاڵ بۆ زانکۆی تیشک و 30 خاڵ بۆ زانکۆی ڕاپەڕین کۆتایی هات. لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی زانکۆی ڕاپەڕین هەوڵیدا هەندێک پاڵ بە خاڵەکانی وبنێت و بەرزیان کاتەوە، بەڵام نەیتوانی بەردەوام بێت و چۆکی دادا و جەڵەوی پێشبڕکیەکەی دایە دەست زانکۆی تیشک. لە کۆتاییدا زانکۆی تیشک باکۆی 90 خاڵ ئاڵای سەرکەوتنی لەسەر سەکۆی بەرنامەکە هەڵکرد. زانکۆی ڕاپەڕینیش بەکۆی 50 خاڵ ملی ڕێگاکەی گرتە بەر و پێشبڕکیەکەی بەجێهێشت. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی چوارەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ. زۆر خۆشحاڵم جارێکتر بە دیداری و ئازیز شاد دەبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. ئەمڕۆژ دوو زانکۆ بەشدارن، پێشبڕکێ دەکەن. ئەو زانکۆی کە زۆرترین خاڵ بەدەستبێنێ دەچێتە قۆناغی داهاتوو. ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بن بەداخەوە بەجێمان دێڵن. ئەو دوو زانکۆی ئەمڕۆ بەشدارن بریتین لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. من مەبەست بەهادین تەمەەن 20 ساڵ، قۆناغی دووی بەشی تەکنیکی میدیا سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئارزوشم ئەوەیە لە داهاتوودا لە بواری ڕاگەاندن کار بکەم. من سا سەڵاح تەمەەن 21 ساڵ، خوێنکاری قۆناغی سێمی بەشی ئەندازیاری میکانیک و وزە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئارزوم ئەوێ لە داهاتوودا لە بوارەکەی خۆمدا سەرکەوتو بوو. ناو عومەر عەبدوڵڵایە، تەمەەن 20 ساڵە، خوێندکاری کۆلێژی ئەندازیاری سیستەمی زانیاریم سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئارەزوم ئەوێ بم بە پرۆگرامەر. ناوم زریان ڕەمزی، تەمەەن 24 ساڵ، تابی قۆناغی چاربەرشی شکاری نەخۆشەکان کۆلێژی تەکنیکی تەندروستی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئارەزوم ئەوێ لە بوارەکەی خۆمدا سەرکەوتوو. زۆر متمانمان بە خۆمان هەیە ئەم بەرنامەیە بەرینەوە و بڕۆین بە قۆناغی داهاتوو و تەواوی هەوڵی خۆمان ئەدەین بۆی سەرکەوین. زانکۆ متمانەی بێمە بەخشێو لەگە هاوڕێکان ئامادەکاریی چاکمان کردیا لۆ سەرکەوتن هاتین ئینشاڵڵا سەر دەکەین. متمانەیش تاوامان بە خۆمان هەیە کە بەیەکەوە لەگەڵ هاوکاران و هاوڕێکانم کە بەو زانیاری کۆمان کردێتەوە و بەپێی توانای خۆمان بتوانین سەر بکەوین و بچین بۆ قۆناغی داهاتوو. من بڕوام بە خۆم نیە بەڵکو بڕوام بە هاوڕێکانیشمە. ئێمە لێرە تیمێکین بەیەکەوە شەکەی کەواتە هەمومان بڕوامە بەیەکدی هەیە کە بتوانین بەیەکەوە سەرکەوتن بەدەستبێنین. ڕاستە پار ئێمە ئاستی تیمەکەمان زۆر باش بوو. من متمانم ئەم ساڵ تیمەکەم محاولە دەکات کە لەوە باشتر بێت بۆ بڕۆینە پێشەوە لەوە زیاد. هەروەها زانکۆی گەرمیان. ناوم علی مەحموودە، تەمەەن 23 ساڵە، خوێندکاری قۆناغی سێ زمانی کوردی کۆلێجی پەروەردەی زانکۆی گەرمیانم. ئارزوومەیە لە داهاتوو بمە لێکۆڵەرێکی سەرکەوتوو لە بوارەکەی خۆمدا.
ناوم نیگا ڕێبوارە تەمەنم 19 ساڵە لە خۆناغی دووەمی بەشی جیۆگرافی لە زانکۆی گەرمیان ئارەزوم ئەوەیە لە داهاتوودا دکتۆرا بەدەست بێنم لە بوارەکەی خۆمدا. ناوم شیرین ئەحمەدە تەمەنم 21 ساڵە خوێنکاری قۆناغی سێی بەشی بایۆلۆجی زانکۆی گەرمیانم ئارەزوم ئەوەیە لە داهاتووە ببم بەڕاهێنەرێکی سەرکەوتوو لە بواری گەشەپێدانی مرۆییدا. ناوم ئیمان دڵشادە تەمەنم 22 ساڵە خوێنکاری قۆناغی چواری بەشی فیزیای زانکۆی گەرمیان ئارەزوم ئەوەیە لە داهاتوودا دکتۆرا بەدەست بێنم لە بوارەکەی خۆمدا. بڕای تەوامان بە خۆمان هەیە لە 100% بەرنمەکەی خۆمانە و هاتوین بۆ برنەوە و ئینشاءڵڵا براوە بە دڵنیاییەوە ئێمە هەروەکو وتم ماوەیەکی زۆرە خەریکی خۆ ئامادەکردنی و زانیاری و سەرچاوی زۆرمان کۆ کردوتەوە هیوادارم بتوانین ئەو نوێنەرایەتی کە لەلایەن زانکۆکەمانەوە بە ئێمە بەخشراوە ئێمە بتوانین نوێنەرایەتی ئەوان بکەین و دڵنیاشم کە ویکاندۆئێت ئەتوانین. تاوەکۆم ئاستا هاتوین بێگومان بڕوامان بەوە هەیە کە ئەتوانین ببینەوە ئینشەڵڵای سەرشەکەین. بێگومان ماوەیەکی زۆر خۆمان ئامادە کردووە و بڕوای تەواوی شوێنوتانەکانی خۆمان هەیە کە ئەتوانین براوە بین. بەرنامە ئەستێرەکانی زانکۆ خۆی بە خۆیەوە هەر براوەیە چونکە بەڕاستی خەڵکی کوردستان استفادێکی زۆری لێکەن پرسیاری زۆر چاکی تیاکرێ و ئەو وەڵامانە خەڵک فێریە بێ بۆ هەمیشە بۆیە خوێندکارەکانی ئێمە هەر لە ئیستەوە لە هەر حاڵەتێکدا براون متمانەی زۆریشم پێیان هەیە کە وەکو براوەی براوەکانیش دەبن لە نێوان هەموو زانکۆگانی هەرێمی کوردستان. هەردوو زانکۆی خۆشەویست بەخێر بێن ئێوە دەزانن کە بەرنمەکە بە پرسیارێکی خێرا دەست پێکە. پرسیارەکە دەکەم ئەو زانکۆی کە زوو دەسی بە بۆتۆنەکە نا وەڵامەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ. گەر وەڵامەکەی هەڵەبێ دەچێتە تیم بەرامبەر. هەردووکتان ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت لە دوای نۆتەی سی کام نۆتەیە دێت؟ زانکۆی گەرمیان لە دوای نۆتەی سی دۆ ڕێمی فاسۆ لا سی چی دێت؟ هیچ نۆتەیەکی تر نایێت. هیچ نایەت ئەوەستێتەوە و چۆن نەبێشتیوە ئەڵێ هیچ نۆتەیەک نایەت. دوایەوە دووبارە بێتەوە دۆ ڕێمی فاسۆ لا سی دۆ ڕێمی فاسۆ لا سی دۆ ڕێمی فاسۆ لا سی. وەڵامەکەتان نەزانی زانکۆی گەرمیان ئۆتۆماتیکی ئەچینە لای زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێر. تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. لە تەکنەلۆژیا ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ ئەی. کام لەم خزمەتگوزاریانەی خوارەوە یەکەم خزمەتگوزاری گشتی بێبەرامبەری ئیمەیل بوو کە لە ساڵی 1996 خرایە بەردەسی هاوڵاتیان؟ ئەی ئۆنێت، بی یاهۆ، سی هۆتمەیل، دی جیمەیل. سی چرکەتانەیە؟ سی هۆتمەیل. سی هۆتمەیل کە وەڵامتان دایەوە وەکو ئێوە زۆر جوان وەڵامەکەتان دایەوە سی هۆتمەیل پیتەکە ئەڵێن و ناوەکەش دەڵێن ئێوەش بە هەمان شێوە بکەن. بۆچی هۆتمەیلتان هەڵبژارد؟ یەکەم خزمەتگوزاری ئیمێل بوو. بۆچی یاهوو نەبوو؟ ئاخری هەموو ساڵانی دوای کەوت بازار یعنی لە دوای ئەوە بوو. لەو ساڵەدا هۆتمێل دروست کرا. یانی یاهوو نوێترە تقریبا بڵێ باشە کامە بوو کام کۆمپانیایە بوو هۆتمەیلی خستنەوە ئینتەرنێت؟ مایکرۆسۆفت. تەواوە. باشە بزانین هۆتمەیل وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی 10 خاڵ.
زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ زانست زانست. لە زانست ئەیوبی هەیە چی هەڵەبژێرن؟ با ئەی بێت با ئەی بێ بۆ نا با ئەی بێ. نیوتن لەسەر کۆڵۆم، ئێن لەسەر سی، یەکەی کام لەم بڕە فیزیکیانەیە؟ ئەی تاودانی کارەبایی، بی بواری کارەبایی، سی تەزووی کارەبایی، دی هیچ کامیان. سی چرکەتانەیە؟ کارەبایی دە چرکەتان ماوە؟ هیچ کامیان. زوو وەڵامێکم بنێ. دی هیچ کامیان دی هیچ کامیان. بۆچی هیچ کامیان لای ئێوە وەڵامە ڕاستەکەیە؟ چونکە من وەڵامە دەماوە چونکە نیوتن لەسەر کۆڵۆم نیوتن لەسەر کۆڵۆم نیوتن یەکەی هێزە تاودان متر لەسەر چرکە دووجایە تەزووی کارەبایی بە کۆڵەمە بواری کارەباییش هەر بە کۆڵەمە بۆیە هیچ کامیان. یاسای بواری کارەباییش دەزانن؟ بوارە کارەبایەکان زیاتر بە کۆڵۆم یەکیان ئەکرێت. بواری کارەبایی ئەوەی کە تەزووی کارەبایشی تا بەکاربێنێ زیاتر بە یەکەی کۆڵۆم پێوان ئەکرێت. باشە هیچ کامیان بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی گەرمیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست بواری کارەبایی یەکسانە بە هێز لەسەر کۆڵۆم. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تەکنەلۆژیا دووبارە تەکنەلۆژیا. ئەتانوێ زوو تەکنەلۆژیا لە کۆڵ خۆتانکەنەوە. تەکنەلۆژیا بەس بیماوە کەواتە بی. واتای ناوی ئۆتۆمۆبیلی کامری کە لە زمانی ژاپۆنیەوە هاتووە چییە؟ ئەی تاجی پاشا، بی پاشا، سی کۆشکی پاشا، دی هێزی پاشا. سی چرکەتانەیە؟ کامری دە چرکەتان ماوە؟ دی هێزی پاشا. دی هێزی پاشا. کەستان یابانی ئەزان؟ ناوەڵە بەس پرسیارێکی حەنگی هەڵیاتۆ غەزای ماز ئاوایە یعنی زۆر سپاسە قسە ئێوە نیێزانی شتێک بە کامری لە چییە چێ ها کامری؟ لۆگۆگەی چۆنە؟ لۆگۆگەشتان نەبینیەوە؟ لۆگۆمان نەدیتیە شتێکە و پاشا ها پاشا و یا پاشایە تاجی پاشا کۆشکی پاشا شتێکی پاشا هێزی پاشا. بۆچی هێزی پاشاتان هەڵبژارد؟ چکە وتەکە ئۆتۆمبیلە کامری بە شێوەیەکی توم دروستکراوە بۆی ئەو ناویان لێ توند و تۆڵە؟ لەوانەیە ئەو ناویان لێ نابێ بۆی خوا بنزینی زۆر دەڵی نازانم لێرە مەرغوبە خەڵک حەزی لێ گەنجەکانیەوە حەستان لێ لەو لەوانێ باشە کامری هێزی پاشا بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان هەڵەبوو بەداخەوە. وەڵامی ڕاست تاجی پاشا. کامری یعنی کراون یعنی تاج. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟
جوگرافیا. جوگرافیا ئەی یاخود بی بی. بی پردی دەلال لە شاری زاخۆ لەسەر کام ڕووبار دروست کراوە؟ ئەی زەی بچووک، بی خابوور، سی زەی گەورە، دی ڕێزان. سی چرکەتانەیە؟ پردا دەلال لە زاخۆ. زەی بچوو زەی بچوو بۆ خاپوورە خاپوور. بی خاپوور. بی خاپوور. دەزانن پردی دەلال لە سەردەمێکا دروست کراوە؟ زانیاریمان لەسەری بینی وتانە قەت بەڵێ بینیمانە بەڵام زانیاریمان لەسەری نییە. خۆش مەلەتان کردووە؟ لە سەردەمی عەباسیەکان دروست کراوە، مێژوویەکی کۆنی هەیە. لە ناو هونەری زاخۆیەکانە هەمیشە باسی پردی دەلال کراوە لە زاخۆکە. ئێمە هەمومان شانازی پێوەگەین. باشە بزانین خابوور وەڵامێکی ڕاستە یاخود ڕاست نییە؟ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵتان بەدەستێنا. زانکۆیەکان ئەڵێن هەرکەس ئاوی خابوور بخواتەوە دەنگی خۆشە بێ. ئێوەش هەوڵ بن بڕۆن پەرداخی ئاو بکۆنەوە لە خابوور. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ زانست. زانست. تەنها بیماوە؟ بی. ئەگەر گیراوەیەک pH یەکسان بێ بە 9 سیفەتی گیراوەکە کام لەمانەیە؟ ئەی تفتە، بی ترشە، سی هاوتایە، دی هیچ کامیان. سی چرکەتانەیە؟ pH یەکسان بێ بە 9. ئەی تفتە. ئەی تفتە. کاتان زۆر مابوو؟ دڵنیای. زۆر دڵنیان؟ باشە pH چییە؟ کوورکراوی چییە؟ PH بریتە لە ڕێژەی خستی ئایۆنەکان نەوە ئاوەدا. ئەگەر ئایۆنێک خستی زۆرتر بێت شتەکەی داوابەزێت، پێچەکەی داوابەزێ ئەو ئایۆنانە بەعامترشن. بەڵام ئەگەر کەم بێ بەرزە بێتەوە ئایۆنە بەعامترتە. باشە ئاوی خواردنەوە پێچەکەی چۆنە؟ تقریبان حوتە بەس ئەسڵا حوت نییە. بەس بە نزیکی حوتە چکە ئاوی خۆمانی خوێن و تێکەڵی لەگەڵا. بەڵام پێڵێن حوت لە گیرە بەسم ئاوە نییە، ئەو ئاوی پاک پاکە، نەک ئەو ئاوەکە خۆمان بەکارێنین. ئەوەی کە هەر هیچی تیانە بێ. هیچ. پێچەکەی نزمە؟ حوتێ ڕێک. حوت. حوتێ. باشە نەتانزانی کوورکراوی چییە؟ وڵای ئەمزانی بەس بیرم نمەوە. منیش بیرم. پێنتەشەڵ هایدرۆجین. باشە تفتە. ئەی تفتە بزانین وەڵامێکی هەڵەیە یاخود ڕاستە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی گەرمیان لەو کەتەگۆریانەی کە ماون چی هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەم شارانە بە شوێنێکی پیرۆزدا دەنرێت لە لای پەیڕەوکارانی سێ ئاینی سەرەکی ئاسمانی؟ ئەی دیمەشق، بی قودس، سی پێترا، دی مەدینە. سی چرکەتانەیە؟ سێ ئاینی سەرەکی: ئیسلام، مەسیح، یەهود.
شارێکیان لا پیرۆزە علی دە چرکەتان ماوە بی قودس بی قودس بۆچی ئەوە زۆر سەخت بوو پرسیارەکە بەلاتانەوە نا نەخێر پێویستی بە بیرکردنەوە هەبوو باشە قودس لەکوێیە فلسطین لە فەڵەستین بەڵێ ئەی دیمەشق لەکوێ سووریا سووریا ئەی پێترا زانیاریمان لەسەری نییە لە ئوردونە ئەی مەدینە سعودیە باشە بۆچی قودستان هەڵبژارد لەبەرەوە ئەوە یەهودی و ئەو شتانش هەر ئەو خەڵکانش لەوێ ئەژین مسلمانشی لێ مسلمانش مەسیحیشی لێە بەڵێ لەبەرەوە پیرۆزە لایەن یەکێکە لەو شوێنە پیرۆزانەی کە هەرێکە لە ئاینەکانی ئیسلام و سەرەتای ئیسلام کە ڕوویکرێتەوە قودس دواتر پێش ئەوەش یەهودیەکان بوو و ئەزانم مەسیحەکانیش هەیە کاسۆلیکە ئەوان بەس دڵنیام کە ئەو دوانە هەیە باشە علی بزانین قودس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خەڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری بیرکاری ئەی یاخود بی بی ئەگەر قازانجی فرۆشتنی کتێبێک لە 15 بێت نرخەکەی دەکاتە 23 دۆلار. ئەگەر کتێبەکە بە زیانی لە 15 بفرۆشرێت نرخەکەی دەکاتە چەند؟ ئەی 19 دۆلار بی 16 دۆلار سی 17 دۆلار دی 15 دۆلار سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام کاتان خەریکە نامێنێ بی 16 بی 16 کاتان تقریبا مابوو نەمابوو ئاوا بوو باشە ئەمە عملێتیش حسابیە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە پۆلیتەکنیکی هەولێر بەداخە وەڵامەکەتان هەڵەیە ناتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێن و وەڵامی ڕاست 17 دۆلار. زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری هەڵەبژێرن. بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر کەروێشکێک لە دوو چرکەدا 4 مەتر باز بدات چەند چرکە دەخایەنێت بۆ ئەوەی 50 مەتر ببڕێت؟ ئەی 22 بی 25 چرکە سی 26 چرکە دی 24 چرکە سی چرکەتانە ئێوەش علی کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ بی 25 بی 25 چرکە ئیمان چۆن 25 تان هەڵبژار بۆچی؟ خۆی ئەڵێ کەروێشکێک لە دوو چرکەدا 4 مەتری بڕیوە
چەند چرکە دەخانێت بۆی 5 متر ببڕێت بس 5 چرکە چونکە 2 بە 4 بەڵێ چونکە 2 بە 4 25 بە 50 بە 50 بەڵێ ئێوەش 30 چرکەدانە بوو چوار دابەشی دویکە باشە دووەکە تێگەیشتم بزانین بی 25 چرکە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەکە لە بژێرن تەندروستی تەندروستی ئەی یاخود بی ئەی فەرمانی سەرەکی پەنکریاس لە لەشدا چییە؟ ئەی ڕێکخستنی پەستانی خوێن بی ڕێکخستنی ڕێژەی شەکر لە لەشدا سی ڕێکخستنی پلەی گەرمی لەش دی دروستکردنی خڕۆکەی سپی سی چرکەدانێت بی ڕێخستنی ڕێژەی شەکر لە لەشدا بی ڕێخستنی ڕێژەی شەکر لە لەشدا پەنکریاس ئیشەکەی ئەوەیە فەرمانی سەرەکی دەردانی ئەنسۆلینە کە ئەویش هانی خانەکان دەدا لۆمژینی گلوکۆس باڵانس دەکات ڕێژەی شەکر لە لەشدا باڵانس دەکات یعنی چی پاقلاوە بخۆین و برمە و جۆنێنێ پەنکریاس ئیشەکەمان بۆ پەنکریازەکە نۆرمال لەو کەسێکی تەمەنی ینی گەنج بیتن ئەی بۆ من نابێت ئەوەیە دەبی ئاگای لە خۆی پەنکریاز کەس زایف دەبیان باشە ڕێخستنی ڕێژەی شەکر لە لەشدا بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن تەندروستی تەندروستی تەنها بیماوە کەواتە بی پسپۆری هیماتۆلۆجیست لە کام لەم بوارە پزیشکیانەدا کار دەکات ئەی پسپۆری پێست بی پسپۆری دەمار و مێشک سی پسپۆری خوێن دی پسپۆری قورگ و لووت و گوێ سی چرکەتانەیە سی سپۆری خوێن سی پسپۆری خوێن 25 چرکەتان مابوو شیرین زۆر دڵنیا بووی زۆر دڵنیام بۆچی وا دڵنیا بووی بڕۆی هیماتۆ دەیوە ینی خوێن هیما لۆجیستەکەش ینی شارەزای بواری خوێن باشە چاولێ وەڵامێکی لۆجیکیانێ ها بزانین پسپۆری خوێن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن مێژوو مێژوو ئەی یاخود بی ئەی کام وڵات بۆ یەکەم جار لە ساڵی 1993 مافی دەنگدانی بە ژنان بەخشی ئەی ئەڵمانیا بی ئەمریکا سی ئایسلند دی نیوزلاند سی چرکەتانەیە دی نیوزلاند دی نیوزلاند بۆچی نیوزلاندان هەڵبژار چۆن زانیتان نیوزلاند بووە وڵای پێش بەرنامەکە پرسەرێکیان بەرچاو کرد جاگەر غەڵتەمەوە بوو
خوا عێراق یعنی تۆ لەو تەلەبانەی کە پێش ئیمتیحانە خوێنیتەوە بالضبط بەرنامەیەکم دۆزیەوە 300 پرسیارەتیا بووجا لێکی لە پرسیارەکە شتێکی لە بابەتەوە ئەی ئەخیر وڵات کامە بوو بەڕایتەوە لەو سێ سڵاو پرسیاریتیان ئەوە دڵنیام ئەمریکا نەبوو ئەڵمانیاش نەبوو بە دەبێنی ئایسلند و نیوزلندا ماوەتەوە چکە باش ئۆپشنەکانە بیربێتەوە نیوزلندا بوو ئەدی ئەخیر وڵات کە مافی سعودیا سعودیا ئەوانی خوێندنەوەی ئەوە سعیکردنی پێش ئیمتیحان نەبوو ئەیان هەر زانیت خۆت باشە وەڵامی دی نیوزلند بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەکە هەڵبژێرن مێژوو لە مێژوو تەنها بیماوە کەواتە بی مۆنومنتی هەڵەبجە لە ساڵی چەند دروست کراوە ئەی 2003 B 2005 C 2002 D 2004 سی چرکەتانەیە بی 2005 B 2005 چۆن وا دڵنیا بوون کە 2005 دروست کراوە مۆنومنت چونکە 2003 کاتی کە شەڕ و ململانەیەکی زۆر لە ناوخۆی عێراق بوو ئەو کات و 2002 پێشەوە بۆیە تۆزێ درەنگتر دروست کرا 2005 کاتێکی لە هەمووی درەنگترە بۆی پێمان نابێ 2005 کۆتاترە بۆیە پێمان وایە 2005 مان هەڵبژاردەوە باشە 2005 بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە سانکۆی گەرمیان وەڵامەکەتان بەداخەوە هەڵەیە وەڵامی ڕاست 2003 خۆی 2003 دروست کرا لەبەر شەڕی عێراق کە زاگای لێ نەما لە هەڵەبجەی شەهیدی خۆشەویست زانکۆی گەرمیان نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێرن ئەدەبیات ئەی یاخود بی ئەی أي وطن روم وعجم مشتاق كردستانتا افتخاري ملتي كرد شوكتي عنوانتا شعري كام لم شاعرانه أي أحمد مختار جاف بي أحمد بقي صاحب قران سي هجار مكرياني دي هيمن مهابادي سي شركتانه هەژار مکرێنی چکە هێمن ئازاد و ئەحمەد مختار نەبوو هەژار مکرێنی چکەوە ئەگەری زیاترە ئەوان شعری ئازاد بۆ ئەحمەدەوە هەمووی دە شرکەتان ماوە کاتە سی هەژاری مکریانی سی هەژاری مکریانی بۆچی هەژاری مکریانیتان هەڵبژارد ڕێشتیە نییە بڵین کە نەمانزانێ پێشتر بەس ئەگەر سەیری شێوازی نووسینی شعرەکەیکەی لە شعری ئەوە نزیکە هەژار مکریانی زۆرتر لەو جۆرە شیعرانەی نووسیوە باشە بۆ مەسەلەن هێمن مەهابادی شعری نەتەوەی زۆر زۆرە دەتم کەن بم کوژن هێشتا دەڵێم کوردم ئەمن شێوازی ینی لەرچەکەی دەرچوونی شێوازەکەی باشە هەژار مکریانی بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە
پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان هەڵەبوو نەتانتوانێ و دەخاڵە بەدەست بێنن وەڵامی ڕاست ئەحمەد بەگی ساحب قڕان زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن ئەدەبیات ئەدەبیات تەنها بیماوە کەواتە بی کام لەم کتێبانەی خوارەوە بەرهەمی بەختیار عەلی نییە ئەی ئێوارەی پەروانە بی جادەی مێخەک سی سێوی سێهەم دی غەزەلنووس و باخەکانی خەیاڵ سی چرکەتانەیە بی جادەی مێخەک بی جادەی مێخەک کتێبەکانی بەختیار عەلیتان خوێندوەتەوە ڕۆمانەکانی هەمووی نا بەڵام هەنێکی هەندێکی جادەی مێخەک هی ئەو نییە نا پێمانی ئەو ئەی ئێوارەی پەروانە ئێوارەی پەروانەی خۆیەتی غەزەلنووس و باخەکانی خەیاڵی خۆیەتی ئەی سێوی سێم سێویسێم و ئازانم نووسێتی چون ئەو کەسێکی فەلسەفیە قوڵ بیرەکاتەوە تا ڕادەیەک ڕەشببینیشە وا بەناوبانگە بەڵام خەڵکی بە شێوازێکی ترێبینێ وازانم دوامین هەناری دنیای نووسیەوە وازانی سێویشی لەسەر سێ و هەناروە ئەو سێوەی ئەوەی نووسێت جیاوازە لەو سێوەی کە ئێمە لێ تێگەی ئەمە سێوێکی چۆنە گەورەیە بچووکە مزرە سێوە هەل لە سێوەکەی ئادەمە باسەکە باشە جادەی مێخەک بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا جادەی مێخەک کۆی شێعرەکانی دلاوەر قەرەداغیە کۆی خاڵەکانتان 50 خاڵ پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن هونەر وەرزش کامیان وەرزش ئەی یاخود بی بی کامیانە لە ساڵی 2009 بوو بە پاڵەوانی عێراق لە یاری باسکەدا باسکتبۆڵ ئەی دهۆک بی هەولێر سی بەغداد دی سلێمانی سی چرکەتانەیە باسکتبۆڵ باسکە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ وەڵام ئەی دهۆک سایە چی بوو ئەوە هەر وەڵامەکەت ئەی دۆک ئاخر ئەوان مناقەشیان دەکرد لە بینی دهۆک و سلێمانی ئیتر اختیارەکان بم بەجێ تۆ ئیتر خۆ بەخ تۆ عەدەد یعنی تۆ عایدی جوابانەوە تۆیت باشە بزانین ئەی دهۆک وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ پۆلیتەکنیکی هەولێر دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی گەرمیان لەو کەتەگۆریانەی کە ماون هونەر و وەرزش چی هەڵەبژێرن هونەر ئەی و بی هەیە بی بەڵێ باش کام لەم فیلمە سینەمایانە بەرهەمی ئەکتەری کۆمیدی جیهانی چارلی چاپلن نییە ئەی The Great Dictator B The Gold Rush C The Kid
دی بلایند فۆلی سی چرکەتانەیە دوتر چی وەکسێرین دەگرێت يعني شي دەگرێت يعني شي ئەیواتە دیکتاتۆرێکی باڕێکی مەزنیە يعني دە چرکەتان ماوە اي برو ئەی ئەی بەڵێ The Great Dictator بەڵێ يماني او بۆچی ئەیتان هەڵبژارد چارلی چاپلن فیلمەکانتان بینیوە بەڵێ. کەس هەیە نەیبینی بێ زیاتر فیلمەکانی کۆمیدین ئەوە کۆمیدین The Great Dictator The Great Dictator هی ئەو نییە زكينت او داني نا زكينت او ني اي او ذا جولد The Gold Rush هی ئەوە بەڵێ ئەی The Kid ئەو دوانە پێمان وایە ئەوە Blind Foley ئەوش گومانمان لەسەری هەیە لەگەڵ لە نێوان Blind Foley The Great Dictator نەتازانی کامیان The Great Dictator لەبەرەوە باسی دیکتاتۆریە دۆشت باسی دیکتاتۆرەکە بەڵێ ئەو فیلمە زۆر بەناوبانگە The Great Dictator باشە زانکۆی گەرمیان ئەی The Great Dictator بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست بلایند فۆلی تەنها هی چارلی چاپلن نییە The Great Dictator ئەوە نەتان بینیوە کە خۆیەکا بە هێتلەر و یاری بە تۆپە و گۆی زەویەکە تۆپەکە ئەو فیلمەیە زانکۆی گەرمیان بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن دەچینەوە لای پۆلیتەکنیکی هەولێر مەشغوڵن بزانم بڕیاری چیتان ناوە چ کاتەگۆریەکە هەڵبژێن وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی یاری باسکە بۆ یەکەم جار لە ساڵی 1991 لە کام ویلایەتی ئەمریکا دامەزرا ئەی فلۆریدا B کالیفۆرنیا C ماساچوست D تێکساس سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو ئەی فلۆریدیا ئەی فلۆریدا بۆچی فلۆریداتان هەڵبژارد خۆی لە بینی فلۆریدیا و کالیفۆرنیا دڵنیا نەبووین کامیانە بەس بە کۆی دەنگ فلۆریدا و کالیفۆرنیا بەڵێ بە کۆی دەنگ ئەیمان هەڵبژار بۆ تێکساس نەبێ تێکساس هەر ناجێنی بزنسە تێکساس دوورە لەو شتە باشە فلۆریدا بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ پۆلیتەکنیکی هەولێر بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ماساچوست نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی گەرمیان تەنها هونەر ماوە کەواتە هونەر لەناو هونەریش تەنها ئەی ماوە کەواتە ئەی تابلۆی ئینجانەی شین کە لە ساڵی 1970 دروست کراوە لە شەکارەکانی کام لەم هونەرمەندانەیە ئەی پابلۆ بیکاسۆ B فان کۆخ C لیۆناردۆ داڤینشی D پاوڵ سیزان سی چرکەتانەیە ئینجانەی شین بلو ڤیس بازە
دەچرکەتان ماوە دی پول سیزان دی پاول سیزان پاول سیزان علی بۆچی پاول سیزانتان هەڵبژارد لەبەرەوەی پابلۆ بیکاسۆ نیگارکێشێکی تابلۆکێشێکی نوێیە لە سەدەی 20مایە دواتر لێناردۆ داڤنسی پێم وایە کۆنترە زۆر کۆنترە لە سەدەی 19 پاول سیزان شتیم لەسەری خوێندێتەوە بەپێی خۆناغەکان شێوازی نیگارکێشانی تابلۆکێشانی گۆڕاوە پێم وایە پاول سیزان باشە بزانین پاول سیزان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 6 خاڵ. بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات لە نێوان زانکۆی گەرمیان و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئەمە خاڵەکان بخوێنمەوە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 50 خاڵ. زانکۆی گەرمیان 6 خاڵ. خاڵەکان لێکەوە نزیکن بەڵام پێشبڕکێکە هێشتا کۆتایی نهاتووە. کۆتا قۆناغ ماوە ئەویش ڕوو بە ڕووبنەوەی تاکە کەسیە. دوای ئەم ناوبڕە دەینە وڵاتان ئێوەش بەجێمان نەهێڵن دەزەکەین بە کۆتا قۆناغ ڕوو بڕووبنەوەی تاکە کەسی. خۆشەویستان تا ئەو کاتە دەینە وڵاتان. زۆربەی هەرە زۆری و پرسیارانەی کە جوابمانداوە سەرەتا دامان نابوو پلان بەو شێوە بێ کەسێک کە دڵنیایە لە سەیاسەت ڕایۆژ بە کەسانی کەکە منیش ئەماشم نەکرد لەو پرسیارانەی کە زانستی بوو لەلایەنی زانستی من باشترم هەمووان باشن بەڵام بەعام من معلوماتم زیاتر پێ بۆیە من وەڵامێکم ئەدا هاوڕێکانم پشتڕاستیان نەکرەوە کە پشتڕاستیانەکە و کاتە وەڵامی ڕاستە لەبژار واتە هیچ شتێک بە فلتەری تاکەسیاتیان نەپەڕێ بەڵکو هەمووی بەگرت بووە. کاتگۆری تەکنۆلۆژیای پرسیاری ئەی کە دەربارەی کامە ئیمێل بوو سەرەتا دروستکرا خزمەتگوزاری بوو ئەویش هۆتمێل بوو کە لە ساڵی 1996 دروستکرا تاکید بووم 100% لەو پرسیارە ئەوە دەشم زانین لەلایەن چ کۆمپانیاکە دروستکرا و ئاماژەشم پێدا لە بەرنامەکە کە کۆمپانیای مایکرۆسۆفت دروستی کردووە. کەم کەتەگۆری کە هەڵمان بژارد دڵنیا بووین کە وەڵامەکە دەزانین لەبەرەوەی یەکێک لە هاوڕەکانم ئەندازیاری ISE ینی دڵنیا بووین کە دەیزانین کە تەکنۆلۆژیامان هەڵبژارد و وەڵامەکەش بە دڵنیاییەوە ینی بە زانیاری خۆمانداوانی پەیوەندی بەبەختەوە نەبوو. لە کاتەگۆری تەندروستی من داوام کە هەڵبژێرن پرسیارەکەش بەلای من زۆر ئاسان بوو چکە لە بواری خۆم بوو 100%ی دڵنیا بوو. لە کاتەگۆری مێژوو پرسیاری شەشەم لە ساسە دڵنیا بووم کە نە ئەمریکایانە ئەڵمانیا بە پێشتریش پرسیارێک لەو پرسیارانە خوێندبووە بە چاوم کەوتبوو کاتێکە باسی مافی دەنگدانەکات دڵنیا بووم لەوەی کە ئەو وڵاتی بۆ دەبێت واتە لە ساسە دڵنیا بووم نەوە وەڵامەکەم بەڵام پێشەوەی وەڵامەوە پرسم بە هاوڕێیان کرد ڕوونیشم کردەوە کە هۆکاری وەڵامەکە چییە؟ هەمویان ڕازی بوو لەسەر ئەو وەڵامە ئەو کاتە بڕیارمەندە. لە هەڵبژاردننی کەتەگۆری بیرکاری خۆی ئێمە هەمومان زانستی بووین زۆر دڵنیا بووین کە دەیزانین بەڵام کە پرسیارەکە هات و پەلەپەلی تێکەوت و کەمی کاتەکە خۆی زۆر نزیک بووین لە ئەنجامەکە ینی 16 بوو خۆی هەفتە بوو ئێمە 16مان هەڵبژارد ینی پێ ڕانەگەیشتین ئەنجامەکە دەرکەین بە تەواوەتی. لە کاتگۆری ئەدەبیات لە پرسیارەدا باسی شاعیرەکە بوو کە ئەو شاعرەهی کام شاعیر بوو ئەوش ئەوە بوو کە من ئەمزانی بەڵام زۆر تاکید نەبووم بەڵام دوو لە هاوڕێیانم هاوکارانم وتیان هەژاری مکریانیە و منیژوتم دیارە دوو ڕا زیاتر باشترە و پشتڕاستیان کردبەوە لەگەڵ یەکتری و ئیتر منیش لەگەڵ ئەوان ڕێکەوتم و هەژاری مکریان ماڵبژار و بەڵام هەڵە دەرچوو. هەمووان لەسەر وەرزش زانیاریمان هەیە بەزمن ئەو پرسیارە لە پێشچاوم غەریب نەبوو کەت بە پێشچاوم زانیاریم هەبوو تقریبان زۆر دڵنیانم برم 100% بەس تا ڕادێکی زۆر باش دنیام کە وەڵامکەی خۆم یەکلای بکەمەوە. کە خۆی کەتەگۆری وەرزش کە هەڵمان بژارد کە پرسیارەکەمان هەڵبژارد خۆی هەر چوارمان شکمان لە بینی دوودانە بوو دوهۆک و سلێمانی زریان بەتەنیا دەیوت سلێمانی ئەمە سییانەکە تر دەمان گوت دوهۆک منیش بەڕای زۆرینە دوهۆکم. ئێمە بە حکمی ئەوەی کە
دوان لە ئێمە بەشی زانستی بووین پێمان وا بوو کە باشتر وایە سەرەتا بەشە کەتەلۆی زانستی هەڵبژێرین کە کەتەلۆی زانستیمان هەڵبژار پرسیاری یەکەم فیزیایی بوو کە تایبەت بوو بەشەکەی من ڕەنگە بەهۆی ئەوەی کە یەکەم پرسیار بوو سترێسێکمان لەسەر بوو دوای ئەوەی خێرا بووم لە وەڵامدانەوەی بۆیە هۆکاری هەڵەکەی ئەگەڕێنمە بۆ ئەوەی دوای ئەوە فیزیا زانستێکی گەورەیە کە پڕ لە علمە ڕنگ مەرج نییە بتوانانی وەڵامی هەموو ئەو پرسیارانە بتوانیت کە لە ئاستی فیزیای بێت بیزانیت و وەڵامی بدەینەوە ئێمە کەتەگۆری جوگرافیمان هەڵبژار بە تایبەتی خۆم لەبەرەوەی بوارەکەم جوگرافیا و لە بەشی جوگرافیام بۆیە کەتەگۆری جوگرافیامان هەڵبژارد و بە خۆشحاڵیەوە وەڵامەکەمان زانیم وەڵام پرسیارەکەش تا ڕادەیەک ئاسان بوو بۆ ئێمە توانیمان دەخاڵ بەدەست بێنین و دەخاڵ تۆمار بکەم بۆ گروپەکەی خۆم ئێمە لە کەتەگۆری بیرکاری ئەو پرسیارە کە ڕوبەڕوومان کرایەوە خۆی تەکنیکێکی کەمیتیا هەبوو واتە فێڵێکی کەمیتیا هەبوو بەڵام دوای لێکدانەوەیکی کەم بووەوە من بۆم دەرکەوت کە وەڵامەکەمان کە 25 بوو واتە ژمارە 25 کە لە وەڵامەکاندا هەبوو منەوەم پێشنیار کردووە هاوڕێکانم ئەو وەڵامیان هەڵبژارد بۆیە وەڵامەکەمان ڕاست دەرچوو ئێمە لە کەتەگۆری جوگرافیا کە ئەو وەڵامەمان هەڵبژارد کە قودس بوو کە شوێنی سێ ئاینی سەرەکی بوو سێ ئاینی ئاسمانی بوو ئەوش بەهۆی ئەوەی کە قودس شوێنێکە هەم مسلمانی تایە و هەم یەهودیش بەهۆی ئیسرائیلەوە تایەتی و پێم وابێ ڕۆمەکانیش کە لەگەڵ سەلاحەدینی ئەیوبیا بەشەڕ هاتوون لەو ناوچەیە بوونە و بەم شێوەیە بۆتە سەرچاوەی هەم یەهودی هەم مەسیحی هەم ئیسلامیش بۆ جاری دووەم کەتەگۆری هونەرمان هەڵبژارد دڵنیا بووین لە پرسیارەکە بە کۆی ڕای هەمومان هەر چوارمان من لەگەڵ هاوڕێیانمە بۆیە توانیمان دەخەڵی تر بۆ زانکۆکەمان بەدەست بێنین ئێمە کەتەگۆری مێژومان هەڵبژارد من پێم وابوو کەتەگۆری مێژوم هەڵبژێرم لەبەر ئەوەی لە هەم لە جوگرافیا و نزیگە لە بوارەکەی خۆم و هەم لە نێوان خوێندکارەکانی شە لە نێوان هاوڕێکانمە من لە زانستە مرۆڤایەتیەکان بووم واتە زیاتر لەو بوارە تواناتر بووم کە وەڵام بدەمەوە بۆیە ئەو بوارەم هەڵبژارد و کەتەگۆری مێژوم هەڵبژار بە خۆشحاڵیەوە توانیمان دەخاڵیتر بۆ گروپەکەمان تۆمار بکەین من پێم بوو باشتر وایە کەتەگۆری بیکاری هەڵبژێرین کە بەشێکی زانستیە نزیکە لە بەشەکەی خۆمەوە و ئەو پرسیارانە پرسیارێکی تا ڕادەیەک ئاسان نەبوو بەڵام ئەمزانی و دڵنیاش بووم لە وەڵامەکەی بۆیە بە ڕای هاوڕێیانم برد بێگومان هەرچەنە دڵنیاش بووم لە ڕائەکەی خۆم چونکە ئێمە هیچ شتێک بە پێی پرسی یەکتر ناکەین هەرچەنە دڵنیایش بین لە وەڵامەکەی هاوڕێیانیشم سوور بوون لەسەر ئەو وەڵامە بۆیە ئەو وەڵامم هەڵبژارد و ڕاستیش دەرچوو لە پرسیاری پێنجەمیش کە کەتەگۆری تەندروستی بوو هەڵمان بژارد پرسیارەکە ئەوە بوو کە هێماتۆلۆجیست بە چ کەسێک ئەوترێ خۆی هێماتۆلۆجی هێم واتە خوێن هێماتۆلۆژی واتە ئەو شتانێک کە دەربارەی خوێن ئەی خوێنی و هێماتۆلۆجیست واتە ئەو کەسەی کە لەسەر ئەو شتە ئیش ئەکا لەسەر ئەو بنەمایە ئەو وەڵامەمان هەڵبژێر بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبنەوەی تاکەسی پێشوەی دەست پێ بکەین حەزەکەم خاڵەکانتان بەبیر بێنمەوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 50 خاڵ زانکۆی گەرمیان 60 خاڵ 50 بە 60 نێوانتان زۆر نییە لە ڕوبەڕووبنەوەی تاکەسی ئەتوانن خاڵەکان گۆڕانکاری بەسەردا بێت لە هەر زانکۆیەکەوە قوتابیەک دێتە لای من بۆ هەر دوو قوتابیەک 5 پرسیار هەیە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە ئەمەوێ پێشوازی بکەم لە زانکۆی گەرمیان عەلی کاک عەلی بەخێر بێت لە پۆلیتەکنیکی هەولێر سایە سایەخان کاک عەلی هەروتان بەخێر بێن 5 پرسیار هەیە دەستان نزیک بکەنەوە لە بۆتۆنەکان خۆتان ئامادەکەن هەر پرسیاری 5 خاڵی لەسەرە با پرسیارەکە تەواو کۆم اینجا دەست بێن بە بۆتۆنەکە ئامادەن
پرسیاری یەکەم ژمارەی ویلایەتەکانی ئەمریکا چەندن؟ زانکۆی گەرمیان 43 ویلایەت 43 ویلایەت هەڵەیە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 63 دیسان هەڵەیە نە 43 نە 63 50 ویلایەت کەستان خاڵتان بەدەست نەهێنا دووەم پرسیار ناسناوی سینەمای هندستان چییە؟ بۆلیوود بۆلیوود پۆلیتەکنیکی هەولێر زۆر ڕاستە سایەقان بۆ 5 خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت سێم پرسیار ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت کام گاز لە کەپسولەکانی ئاگرکوژێنەدا بەکاردێت؟ زانکۆی گەرمیان گازی میسان میسان هەڵەیە دوانۆکسیدی کاربۆن دۆمۆکسیدی کاربۆن زۆر ڕاستە سایە توانی 5 خاڵی تر بەدەستبێنێ بۆ زانکۆکەی چوارم پرسیار پرسیارەکە دەڵێت باخچە هەڵواسراوەکان لە کام ئیمپراتۆریدا بابل بابل پێرانەی کرد تەواو نەکرد بەڵام وەڵامە پرسیارەکەم تەواو نەکرد پرسیارەکە ئەوە بوو باخچەی هەڵواسراوەکان لە کام ئیمپراتۆریەتدا دروست کران بەڵام وەڵامەکەت ڕاستە سایە و توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی کۆتا پرسیار بەناوبانگترین تابلۆی نیگارکێشی لە جیهاندا کامەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر مۆنالیزا مۆنالیزا دەست پیانانەی کرد کاکسۆرە زۆر ڕاستە پێش ئەو نەبووە ئەوە غەڵەت ناکە نیابە پێش ئەوە هەڵە ناکە دڵنیابە ئەو پێشتر لە دەستی بێنە زۆر زۆر سپاسانەکەی نەتوانن چنەوە شوێنەکانی خۆتان زانکۆی گەرمیان نیگار نیگار بەخێربەی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زریان نیگار و زریان هەروتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن بۆ 5 پرسیار هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە پرسیاری یەکەم گەورەترین کۆندامی لەشی مرۆڤ کامەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر جگەر جگەر گەورەترین کۆندامی لەشی مرۆڤ کامەیە نیگارەزانی؟ سیەکان دیسان هەڵەیە پێست زریان پەلەت کرد دەتزانیە دووەم پرسیار لە کام سیستەمی ژمارەکاندا هێمایەک بۆ ژمارەی سەفر نییە؟ زانکۆی گەرمیان ژمارە خۆجێیەکان ژمارە خۆجێیەکان هەڵەیە زریان ڕێژەیەکان پێویست ناکات دەست بنێ بۆ تۆنەکە ڕێژەی یەکان دیسان هەڵەیە ڕۆمان نەتانتوانی ئەو 5 خاڵە بەدەستبێن بۆ زانکۆکانتان سێم پرسیار پرسیارەکە دەڵێت ناوی کاتژمێری بەناوبانگی لەندەن بیگبۆن چی؟ بە تەواوەتی بیڵێ ناوەکی بیگبین بیگ بین زۆر ڕاستە توانیت 5 خاڵ بەدەست بێنیت بیگ بن بیگ بن بینەکە تۆزێ بیگ بین بەزەرە خواکەینە بیگ بن باشە چوارم پرسیار بۆ ئێوە لووتکەی ئەڤەرست کە بەناوبانگترین و بەرزترین لووتکەیە لە کام وڵاتە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زوو وەڵام
چین چین هەڵێ نیگارەزانی بەکام هند وەڵامە ڕاستەکە نێپاڵ ئەو پێنج خاڵەشتانە دەستچوو نزیک بوو ها هندستان نێپاڵ تەنیشتەکە کۆتا پرسیار ناوی تەواوی ئەو کەسەی خەڵاتی نۆبڵی دامەزران زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ناوی تەواو یعنی دوانی یا پرسیانی دوانی کاتت نەما نیگار زانیاریم لەسەری نییە زانیاری نییە بەداخەوە باشە نیوەی ناوگەشی نازانن خەڵاتی نۆبڵ بناوی بخۆی وەیە نۆبڵ ئەلفرێد نۆبڵ زۆر زۆر سپاسانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی گەرمیان شیرین شیرین خان بەخێربێی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر عومەر عومەر و شیرین هەروتان بەخێربێن بە هەمان شێوە پێنج پرسیار بوو ئێوە و هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت بارەگای سەرەکی ڕێکخراوی یونسکۆ لە کام شارە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر جنێڤ هەڵێ شیری نەزانی تۆ مۆسکۆ مۆسکۆ دیسان هەڵەیە وەڵامە ڕاستەکە پاریس دووەم پرسیار پرسیارەکە دەڵێت ناوی ئەو ڕنگدانەیەی کە ڕەنگی پێز دیاری دەکات چییە؟ زانکۆی گەرمیان میلانین میلانین زۆر ڕاستە شیرین توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت سێهەم پرسیار ئەو نەخۆشیە کوشندەیە چییە کە لە مێشولەوە دەگوازرێتەوە زانکۆی هەولێر پۆلیتەکنیکی هەولێر چی؟ چی؟ هیمالایە نەخۆشی نەخۆشی مەلاریا مەلاریا هیمالایە شاخەکە وەڵا لە سەر زمانم بوو زۆ شاخە بە چی گوازرێتەوە وڵی لەسەر زمان بوو بەسم جۆری مێشولەکەش مەزانی قەینا ئەوە سترێسی ئەوە سترێسی بەش دووبارەشم کردەوە وتم چی هەروتە هیمالە بەس قەینا سترێسی ئەو شتانە ڕوایات ئۆکەی چوارەم پرسیار پرسیارەکە دەڵێت کێ بوو بۆ یەکەم جار سووری گەورەی خوێنی دۆزیەوە زانکۆی گەرمیان کارڵ لاش تنایدەر نو ویلیام هاروی ویلیام هاروی ئافەرم شیرین توانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە عومەر سترێس مەبە بەس وریا بە وەک شیرین وریایە کۆتا پرسیار پرسیارەکە دەڵێت کام ڤیتامین بە ناوی ئەسکۆرپیک ئەسید ناس زانکۆی گەرمیان کەی ڤیتامین کەی هەڵێ عومەر زانی سی زۆر ڕاستە عومەر ڤیتامین سی توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆت زۆر سپاس یاروتانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی گەرمیان ئیمان ئیمان بەخێربەی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر مەبەست مەبەست بەخێربێ ئیمان بەخێربێ بە هەمان شێوە پێنج پرسیار پێنج خاڵی لەسرە
کۆی خاڵەکانی ژگاتە چەنەکە؟ سڵ 5 کڕە 5 15 بهێردومان تا 25 باشە ئەوە سترێس ها سترێس مەبن پێویست ناکە چی ئەو پەڕی نەبزانی ئەو پەڕی هەڵە بوانە باشە پرسیار یەکەم پرسیارەکە دەڵێت کلیلەکانی پیانۆ لە چ ڕەنگێک پێک دێت کلیلەکانی پیانۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر شین ئیمان تۆ زانی ڕەش ڕەش و چ ڕەنگێکی تریش ڕەش و سپی ڕەش و سپی ئیمان وەڵامەکەت ڕاستە و 5 خاڵە بەدەستێنا بۆ زانکۆکەت دووەم پرسیارەکە دەڵێت باشە مەبەست کووە پیانۆ شین وانە تۆزێ ستێزمە من بە هێواشی بیرێکی لێ بکەنەوە و دەست بێن بە بۆ تۆنەکە پرسیارەکان لەسەر ئاخر زوو دەزانێمە بۆ تۆنەکە بۆ ئەبێت تۆزێ خێرابی خوێنەوە باشە مەبەست یەک تۆ زۆر بەلای منەوە باشە دووەم پرسیارەکە دەڵێ کام ڕەنگ درێژترین درێژی شەپۆلی زانکۆی گەرمیان سوور ئیمان وەڵامەکەت ڕاستە و 5 خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکات سێەم پرسیار خۆتان ئامادەکەن و پرسیارەکە دەڵێت سپێناخ بە چ مادەیەکی کانزایی دەوڵەمەندە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئاسن زۆر ڕاستە مەبەست توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت چوارم پرسیارەکە دەڵێت یەکەم کۆمپیوتەر کە داهێنرا کێشی چەند بوو پۆلیتەکنیکی هەولێر 25 کیلۆگرام ئیمانەزانی چەند 50 کیلۆگرام بەداخەوە وەڵامەکانتان هەردووکی هەڵەیە لە کیلۆگرامانیە لە تۆنە 27 تۆن تقریبا بەقەدرم ستودیۆ بووە ئۆکەی 25 هەڵەیە 27 کۆتا پرسیار بۆ ئێوە کۆتا 5 خاڵ ئامادە بن پرسیارەکە دەڵێت بەهێزترین ڕکابەری دۆناڵد ترامپ لە بەدەستهێنانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هیلاری ناوی دوانی نازانی هیلاری کلینتۆن نازم هیلاری کلینتۆن وابزانێ زۆر ڕاستە هیلاری کلینتن مەبەست و ئیمان زۆر سوپاسانەکەین بچنەوە شوێنەکانی خۆتان بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە ڕکابەرەکەی نێوان زانکۆی گەرمیان و پۆلیتەکنیکی هەولێر کۆتایی هات خاڵەکانتان بۆ دەخوێنینەوە بزانین کام زانکۆ بەداخەوە بەجێمان دەیڵێ و کام زانکۆ دەچێتە خۆناغی داهاتوو زانکۆی گەرمیان 85 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 90 خاڵ زۆر بەداخەوە زانکۆی گەرمیان زۆر بەداخەوە ماندوو بوون هەوڵێکی زۆر جوانتاندا من دەستخۆشیتان لێ یەکەم بە 5 خاڵ تەنها بە 5 خاڵ ئێوە بەداخەوە بەجێمان دێڵن بەڵام ساڵی داهاتوو بەرنامەمانە بێ پێش بڕکێ بێ هیوادارین ئێوە لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن و دەتان بینینەوە ئینشاءڵڵا بەڕێزان و خۆشەویستان زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دەچێتە قۆناغی داهاتوو دەستخۆشیتان لێ دەکەم هەر سەرکەوتوو بن بەڕێزان و خۆشەویستان تا دیداریشی تر و بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێ و دەستان خۆش هەرچەندە کە گروپی بەرامبەر براوە بوون بەڵام ئەمەمانای ئەوەنەیە کە ئێمە هیچ زانیارێکمان نەبووە یان ئاستی خوێندکارەکانمان باش نەبووە
ئەگەر متابعی بەرنمەکە بکرێتەوە ئەبینن کە ئێمەش ئاستێکی زۆر باشمان هەبووە بەڵام پرسیاری کۆتایی کە بە سوودی ئەوان شکایەوە توانیان 5 خاڵی کۆتایی بەدەست بهێنن کە تەنها 5 خاڵ بووە هۆی برنەوەی ئەوان. ئەمە لە کۆتاییدا نەمانتوانی براوە بین براوە بین مەبەستم چێ مەبەستمەنیان ئەو دوو گروپەیە کە پێشبڕکێمان بوو بەڵام ئەمەمانەی ئەوە نییە کە ئێمە تەواو کۆڵمانداوە بەڵکو ئێمە بە ساڵانی تر بە پرۆژەی باشتر بە تاقیکردنەوەی باشترەوە بەشدار ئەبین و ئینشاڵڵا سەرکەوتن بەدەستهێنین. خۆی سروشتی بەرنامە وایە یاخود سەرەکەوی یاخود ئەدۆڕی بەڵام ئەوەی ئێمە بە دۆڕان حسێب ناکرێت چونکە لە کاتێکە بە دۆڕان حسێ بکرێت گروپی بەرامبەر بە 15 خاڵ یاخود 20 خاڵ پێشتکەوە ئێمە گروپی بەرامبەر تەنها بە 5 خاڵ لە پێشەوەی ئێمە بوون بۆیە منیش هۆکاری ئەوە ئەگەڕێنمەوە بۆ شان زیاتر وەکەوەی کە پێش دەستپێکردنی پێشبڕکێگە باسمان کرد ئێمە هەر خۆمان بە براوە ئەزانین لەبەرەوەی کە ئێمە چی پرسیارەکان وەڵامیان ڕاست بوو بێت چی هەڵە بوو بێت لەلایەن خوێندکارانەوە زانیاریکی زۆر دەستی هاوڵاتیان کەوت ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە زۆر چاکە خوێندکارامان زۆر باش بوون 2 ساڵەکە زانکۆی گەرمیان بەشداریەکە هەر 2 ساڵەکە زۆر باش بووەوە بە جیاوازیکی زۆر کەمەوە دۆڕاندویەتی